سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد زەلیلم بەرنامێکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باز لە ئامۆژگاریکردن دەکەین ئیمامی شافعی قسەیەکی جوانی هەیە دەڵێت ئەگەر هاتوو بە تەنها ئامۆژگاریت کردم و دوو بە دووی بوو ئەوە ئامۆژگاریەکی ڕاستەقینەیە بەڵام ئەگەر هاتوو لە بەرچاوی خەڵک ئامۆژگاری کردم ئەوە حیا بردنە لەگەڵ هاوڵاتیاندا گفتوگۆ دەکەین و ڕابوچوونی هاوڵاتیانی خەزای بەردەڕاش لەسەر ئەم تەوەرە وەڵدەگرین با بزانین هاوڵاتیانی خەزای بەردەڕاش چیمان پێ دەڵێن بینەری ئەم بەرنامەیە بن. سڵاو مامۆستا سڵاو لە توش بەڕێزی خۆش بیسواس چەند گرنگە ئامۆژگاریکردن بە تەنهابی نەک لە ناو خەڵک ئامۆژگاری کەسەکان بکرێت بە تاکید ئامۆژگاریکردن شێوازیە کە بە تەنها بیت سوودی باشترە و بۆ لایەنی دەرونیش کە شەرمی لەخۆی نەکاتەوە کە لە بەرامبەری چەند کەسێکی تر لەگەڵی بیت و ئەوە سوودی دەرونی بەتایبەت بە تاکید ناتوانێت ئەو ئامۆژگاری بکەیت کە هاوڕەیەکی لە لای بیان کەسێکی تر زۆر دەگوترێت ئەگەر هاتوو ئەگە تو ئامۆژگاریت کردم لە ناو خەڵک لەگەڵ دوو کەسی سێ کەسی دیکە ئەوە ئامۆژگاری ڕاستەقینە نییە بەڵکو ئابڕووبردنە حیابردنە بە تاکید ئەگەر ئێمە عزمان لێ بێ کەسێکی تر ئامۆژگاری بکەین بەتەنیا ئامۆژگاری دەکەین بۆ ئەوەی ئەوی سوودی لێ دەبینێت و ئەوی شەرم لە خۆی ناکاتەوە کە ئەزانێت هەڵەیەک لە ناو لەوی هەیە یان شتێک هەیە یان ئەو ئامۆژگاریەکەی بە سوودێکی شت سوودێکی تر وەڵدەگرێت نەک بچیت بە کۆمەڵ وڵایی وەکو شکاندنەوەی گلێت لە بەرامبەری ئەودا. تو وەکو مامۆستایەک هیچ جار هەبووە ئامۆژگاری قوتابیەکانی خۆت کردی و خوێندکارەکانی خۆت کرد بیت و لە نێو قوتابیەکانی دیکەدا یاخۆت لە بەرچاوی برادەرەکانی ئامۆژگاری کرد یاخۆت هیچ جار هەبووە بە تەنها ئامۆژگاری کردی بێت خۆی لە پۆلدا کە ئامۆژگاری کەسێک دەکەی دەبێت بۆ گشتی بیت نەک ئەگەر ویستێتی ئامۆژگاری قوتابیەک بیکە بە تایبەتی بانگی دەکەی دەیت بیتە ژوورەکەی خۆت ئەو کاتی سوود لێ وەڵدەگریت بەڵام ئەگەر تۆ لە ناو پۆلدا ناوی کەسێک بینی یان تاکێک بینی ئەویش هەست بە شتێکی تر دەکات. زۆر جار دەڵێ ئامۆژگاریکردن وەکو مەڵا لەسەر مینبەرە ئامۆژگاری هەموو خەڵک دەکات زۆر جاریش دەڵێن ئامۆژگاریکردنی تایبەتیش هەیە یعنی تو بە تەنها دەتەوێت ئامۆژگاری ئەو کەسە بە تەنها ئامۆژگاری لەگەڵ بکەیت بە تاکید کە مەڵاش لەسەر مینبەردا کە ئامۆژگاری دەکە بۆ گشتیە نەک بۆ تاکە ئەگەر بێت و بۆ تاک بکە بانگی دەکە بە تایبەت بۆ شخصێک ناتوانانی لەسەر مینبەرە ئامۆژگاریدا ئێستا پێت وایە چۆنە ئامۆژگاریەکان چی لێ هاتووە بەڕاستی ئێستا ئامۆژگاریکردن سوود وەکو پێشتر سوودی نییە کە وەکو شکاندنەوەی لە بەرامبەری کەسێکی دیدا و شکاندنەوەی ئەگەر بێت و هاوڕەیەکی ئیلا ڕاستەقی نەبیت یان کەسێکی نێزیکی خۆت بی ئەوە دەتوانێت ئامۆژگاری بکە بەتەنیا بەس لە ئێستادا من باوەڕ ناکەم کە ئامۆژگاری وەکو پێشتر وابی. جاری وا هەیە ئەگەر ئامۆژگاری بکەیت گازیکە ئەوە لەوەی باشتر ینی بانجی کەوەرە ئەو غەلەتیەت هەیەیان ئەوەت هەیە ینی ئەوها باشترە بەس تو بچی یەکسەر کابرا بەخۆدا دەچێتەوە کەسانە دەڵێ زۆر جارە دەبینی ئامۆژگاری لە ناو خەڵک پێت وایە ئامۆژگاری ڕاستەقینەیە یاخۆت شکاندنەوەیە وڵا ئەوە شکاندنەوەیە نابی لەجێ خۆ نییە باشە زۆر جار دەبینی دایک و باوکان کاتێک خزم و کەسەکانیان دێت و منداڵەکان لە بەرچاوی خزم و کەس و کارەکانی دەشکێنەوە پێی دەڵێن وانەکە وا بکە ئایا سوود لەو ئامۆژگاری دەبیندرێت؟ نەخێر ناوەڵە سوود لەو ئامۆژگاری نابیندرێت ناوەڵە. باشە زۆر جار دەبینین کێشە و گرفت زۆر جار هەبووە با بڵێن گەنجەکە ئیش ناکات زۆر جار لە نێو خەڵک دەڵێت و بۆ ئیش ناکەی بۆ کارێک ناکەی حەیبە پیاوی ئەگەر بتەوێ ئەو کەسە دروست بکەیت چەند گرینگە
لەگەڵی دابنیشیت و بە تەنها ئامۆژگاری بکەیت نەک لە نێو خەڵکەوە پیشچینیتەوە والله چی بڵێم نزانم لەبەر ئەوەی نانی گرنگە بە تەنها ئامۆژگاری کاربی والله ئامۆژگاری ئەگەر یعنی زۆر گرنگە ئارێ وەڵا ئەگەر دەسپات ئامۆژگاری ئەوەیە کە تەنها بە تەنیا بیتن باشە هیچ جار هەبوو منداڵەکانی خۆت ئامۆژگاری کردی لە بەرچاوی خەڵکەوە لە بەرچاوی خەڵکەوە یاخۆ هەر بە تەنها هەر بە تەنها بووە بەس کە تەجار یعنی جار وایە لەکن ینی هەندێکیان ینی لەکن وشی ئەگە برام ئەگەر غەڵەتیەکان ئەوە باسی لەکوشی دەکەن دایکمەوە برامەوە یان ئەوانە یعنی باسییان دەکەم کە کاکەوە غەڵەتەوە هانەکەنەوانەکەن زۆر هەبێت با بڵێن برادرت هەبووە یان کەسانی دیکە بۆ لە گەنجاتی ئامۆژگاریکردنی ئامۆژگاری تۆت کردبی تۆیان کردبی ئەتو ئامۆژگاری ئەوانت کرد زۆر هەبیە زۆر هەبیە من غەڵەتی مەبیە جاروا بیە بە منیان گوتی یان کەوەرە فلان غەڵەتیەت هەیە یان ئەوەت هەیە ڕانەبوویتی دڵت نشکاوە لە سەرشتانە نانە ئەبەدە بن ناوڵە چال یعنی وهام لێ ناتی کە خەڵکێک بێ ینی بکە ئامۆژگاری بکە مەس کە تەجار وابیە جار وابیە ینی لەنا باڵکم هەموو چەند جارێک ینی کە گوتیان ینی بانگیان کردیە کەوەرەوە هاانی بەس ئەوە نەبیمە غەڵات نەبیمە ینی ئەوە نەبێت توێڕە نەبیمە ینی وەکو دڵت گران نەبوو زۆر دلم گەلک گەورەیە یانی لای هەندی الحەمدوللا باش خۆشت ئامۆژگاری خەڵکت کردووە زۆر زۆریش بەێ ڕاستە مەسا ئامۆژگاری دیارە ئەگەر تو لۆ منت بیت مەسەل ناو عالەمە گازم ناکە ئیهانە بکەی و بڵێ و ئات و عیبت ئەوەهایەوە ئەوسانە نابیت ئەگە منت دەوێت کە ئامۆژگاری بکەیت لە پەنێکی بەتنی کاکە ئەوە غەڵەتیتەوە ڕاستیەکەتە زۆر زیادە گوتری ئەگە ژن و مێر کێشەیان هەبی با بڵێن کێش و گرفتیان دەبیت و با بڵێن دەڵێتی پیاوە کە تو ئیش ناکی لەبەر چاوی ژنەکەی پێی دەڵێت و ئیش ناکەی بڕۆ کارێکی بکە کاسبیەکی بکات و ژنت پێ بەخێو ناکرێت زۆر ئەوە وا لەو ژنەی ناکە کێش و گرفتە لەو ماڵی دروست بکات بەێوەڵاوەش ئیهانەکردن تقریبان ئەوش دەتوانیت بەتنی پیان بلێت یان ئەگەر بۆ هەردووکی نەسیحەتەکە گە بۆ هەردووکی تانی مستەمالەکان لە مالیان دانیشێت وەکو نەسیحەتکارێک برا گەورەیەک مەسەل بڵێ غەڵەتیەتە ئەوەیە ئەوها بن لۆیەک باش بن مەسەلەن ئەگە شەڕی عایلی مەسەلە دەتوانین نەسیحەتیان بکات بە هەر شێوەیەکە بێت ینی بەس لە ماڵەوە بیت پەنێکی کوردی شەیە دەڵێ زمان پارچە گۆشت دەکات جاری واش هەیە ئێستشیش دەشتێنی ئەری وەڵە کو ڕاستە زمان هەموو شتەکە حەسکە بە باشی بەکایدی حەسکە بە خراپی جار هەبووە ئامۆژگاری منداڵەکانی خۆت کردبی لە بەرچاوی خەڵکەوە لە بەرچاوی میوانەکانەوە پێیان بگوت و بیت و ئەوەتە نا باوەڕ ناکەم وڵا دەبیتش بەس ینی کەوە نمونە ینی بوو زیاتر سوود لێبینین وەکو دایک و باوکانانێک ئێستا تەماشامان دەکاتی چەند گرنگە ئامۆژگاریکردنی منداڵەکان هە لە نێو خێزانەکەی خۆی بەتەنها بی نەک لە دەرەوە بکوترێت و سیان پێ بگوت بەێ دەبی لە ماڵی بەتنی یەکێک نەسیاتیانکەی کوڕندنی ئەوهایە مەسەر بۆ کچەکان بۆ کوڕەکان بۆ ژنەکان بۆ هەموو سەک دەی بەتنێ عیلیان لە ماڵەوە لە تەمەنی گەنجاتی جار هەبوو ئامۆژگاری خەڵکت کردی و ئامۆژگاریان کردی بەێ ئەرێوەڵە والله خەڵک ئامۆژگاری منی کردی من ئامۆژگاری عالم کردی زۆر بانوا کابزان کێشەکە چیە لەسەر و کێشەکان ئامۆژگاری کراوە بەێ وڵە ئەوجا هەوی سودم لێ وەرگرتی سودم لێ وەرگرتی ینی ئێستا ئامۆژگاری ڕاستەقینەماوە بەخوا کەمە ئەرێڵا کەمە عالم مەسلحەتی بێ ینی لەسەر مەسلحەتی خۆی قسە دەکات جار زۆر زیاتر گوتری هەر لە دواوەش ئەگەر ئامۆژگاریمان نەکات و قسەمان پێ دەڵێت و ئەومان دەکات سیان پێ دەگوترێت بەێ ڕاستەوەە تەمام باش هیچ جار هەبووە کێش و گرفتێک بۆهۆی ئامۆژگاریکەیت و چارەسەری کێشەکانی کردی بێ بەێ هەبیە زۆر کێشە عیلی مەسە براکانم مەسەلەن جینارەکانم خزمەکانم مەدام چمە ناو شیان مەسەر کورە دنیا ئەوای بۆ شکلێ بۆ ڕەنگەیە زۆر هەبێ چاک هەندە چانە بیە وەسپام زۆربەی چابووە لەسەر ئەوەیە کە ئەو ئەکەی لەسەر شانتە جێبەجێ دەکەیت باشەکانی هەرچەندە باقسێکی باشە بۆیە چارەسەری کێش ینی وەختی مەساکلێک چا دەبێت بنسبەت ئینسان تقریبا نیو عقلی دەمێنێت نیو عقل هەر کابرێک تووڕەبی نیو عقلی دەمێت بەس ئەوەی کە دەشتە ناو ئیشەکە عقلی تەواوە لەسەر خۆی تەوزان چۆن قسە دەکەتن زان چۆن نەسیحەتی بکەتن پێ وایە بە شێوەیەکی گشتی ئامۆژگاری شتێکی باش زۆر باش دوو بە دووبی یاخۆت بە کۆمەڵبی ناوەڵا دوو بە دووی باشترە زۆر باشترە بە کەیفی خۆی وەردەگریت ئەوەی کە ئامۆژگاری دەکەی ئەگە دوو بە دووبیت ئەگەر ناو عالەمە بیت مەسەل ئەوە قسەی دەکەت تۆ قسەی دەکەویتی قسەی دەکەتەوە لێ تێدەچیت
هەروها دەڵێم ئامۆژگاری یعنی کە تۆ برادرە کتابی ئەوە کتابی بە خۆت ئامۆژگاری بکە یعنی نسیحەتی بکەی ئەوە جوانەوە قسەیە نەناو عالەمێ بە تەنیا زۆر دەبینین ئێستا لە نێو خەڵکەوە با بڵێن کەسەکە گەنجەکەی ئیش ناکە دەڵێ کاکە بلو ئیش ناکەی بڕۆ ئیش بکە بڕوا بکە لە نێو خەڵک پێ دەڵێ ئایا پێت وایە ئەمە کارێکی باشە ناو خەڵک نە ئاخرای ئەو بسلمانە پێدەشتێتەوە ناو خەڵک ئامۆژگاری بکەیت بە تەنیا ئامۆژگاری بکە جوانترە بەڵێ زۆر جار وها بۆ دڵیش لێ گران دەبێ یعنی تو دڵ لەو کەسێکە گران دەبێت کە ئامۆژگاری کردی وایە بەخۆی ئێستا وایە ئێستا ئامۆژگاری چێ بکەیت دەلێەوە مزەڕێ منی دەوێت نسیحەتە منی ناوێت بەس بە تەنیا کە تۆ ئامۆژگاریت کردیانەوەت کراوە جێ کابرا ئایا لێجێ دەگریان نا باش زۆر جار دەبینری دایک و باوکان کاتی خزم و کەس و کارەکانیان دێتە ماڵەکانیان باوکو دایکەکانە بەرچاوی خزم و کەسەکان و ئەو میوانەکان کە دانیشتنەوە نەسیحەتی منداڵەکانێک کوڕەکەی منەوە غەڵەتە وا بکە وانەکە ئایا نابتە هۆی شکاندنەوەی ئەو منداڵەوە کات و منداڵێکی ناتوانانی پێڕابگەنی باڵێن دروستی بکەیت بەخوایەوە شتێکی زۆر غەڵەتە ژووە کە تو بە تەنیا ئامۆژگاری بکەی نسیحەتی بکەیت جوانترە لە ناو عالەمی بشکێنیەوە ئەو احتیمال لە ڕق ڕابچتن هەبێژێت نەکاتن خراپتر بیت باشتر نابیت باش زۆر جار هەبووە تۆ ئامۆژگاری کەسان کردی بوو ئامۆژگاریان کردووی شتیوات بەسەراتیان بەێ زۆریش ئەوجا ئایا و کەسە لە جێ دەگریان نەوە کەیفە خۆیتی لە سەتی احتیمالە دە لە ژێ نەگری و تشتەی خاستن کۆمەلگە ئێستا ئایا لە جێ دەگرای لە ژێ ناگریت پێت وایە ئێستا ئامۆژگاری ڕاستەقی نەماوە وەڵای کەم ماوە زۆر نماوە زیاتر بۆکو بڵێن ئامۆژگاریەکان بوویتی ئابرۆ بردن حیا بردن یعنی زیاتر ڕاستەقینە نییە نا کابرا دەلێ دروستە مەمنونەتم بەس ئەوە ناکات ئەتونی ساعتەکەی دەکەی ئامۆژگاری دەکەی بەس ئەو بەجێر ناکاتن ینی پێت وایە دوو بە دووی زۆر باشترە لەوەی لە نێو کۆمەڵگایەکی بی لە نێو بازاڕێک بی لە نێو خاڵێک بی لە نێو دانیشتنێک بی لە میوانەیەکی بی بڵێ کاکە فلانەکە بڕۆ ئیش بکە فلانە کەسە بڕۆ ئەو کارەی مەکە فلانە شتە و شتێ بکە وایە لەناو یعنی بە تەنیابی دوو بە دووی باشترە لە ناو کۆمەلگای ئەوە لە ڕقرارەی دەشتێتەوە پێی جوان نییە یعنی تو نسیحەتی بکەی لە ناو عالەمی بیشێنیەوە ئەتوش نابێ ئەو شتەی بکەی بەرامبەرەوی کە وەک دەشتێتەوە لەگە شکاوە یعنی بەجێر ناکاتن خراپتر دەکا باشتر نابیرەوە شتە بەخوا ئامۆژگاری ئێستا یعنی وەکو هەموو یعنی بەرچاوە دەبینن ئامۆژگارێکی ڕاستەقینە نییە ئەوە کە هەموو کەسێک لە مەسلحەتی خۆ لە بۆەوە بەکاردەینتن هیچ ڕاستی لە ناو نەمایە زۆر هەبووە برادری خۆت ئامۆژگاری کردی بێ یاخۆ تو ئامۆژگاری کردی بوو ئەوان ئامۆژگاری تویان کرد شتیوا ڕوویداوە بەلاوتشتیاوە ڕوودا و بەخۆمی من هەر کەسی بناسم ئامۆژگاری یعنی پێشەوەی ئامۆژگاری خۆم دەبینم هەکە ئیشێکی خراپ دەکەتەوە ئەمە ئامۆژگاری یعنی ئامۆژگاری پێش وەقت ڕادەگرین پێی دەڵێن بەس زۆر جاشە ئامۆژگاری ناوە لێ دەگرێت یعنی فشەی پێتێتن یاکە تشتێک لە بۆ مەسلحەتی و بەکار بێتن کابرا فشەی پێتێتن ئامۆژگاری و کەسانی کە دەکەی دەڵێ خۆشم ئامۆژگاریم کردووە لە نێو خەڵکت کردووە یاخۆت بە تەنها یا ئەمن لە ناو خەڵک بە هیچ کەسێک یعنی وەکو بڵێن هەکە لە ناو خەڵک بێت ئەوەی شەربی بە خۆدەبی بەڵام هەموو گات یعنی بە تەنیا لە ڕێدەچینیان بە برادەرین هەردوو برادەرین بە تەنیا ڕێدەچین دەلێمە ئیشێ خراپەوە ئیشێ باشەوە ئیشێ خراپەکە ناکە ئیشێ باشەکەش ئەوە بخوت یعنی ئامۆژگاری بە تەنیا لێ دەکەم ئەوە نییەکەوە جەماعی بیت زۆر دەبینی ئێستا تو بتەوێ ئامۆژگاری کەسێک بێ لە نێو خەڵکەوە پێی دەڵێ کاکە زۆر لە نێو برادەرەکان وایە کاکە تو فلانە شتە غەڵەتە و فلانە شتە مەکە فلانە قسەی مەکە ئەو شتەی مەکە یعنی پێت وان نییە ئەمە وا لە گەنجەکەی دەکات زیاتر ڕەبی لەسەرەوەی شەکەی خۆی دووبارە بیکاتەوە هەم دڵیشی لێت گرامی کاتێک قسەکەی دەکەیت بەڵێ دڵنیا باوە یعنی هەکەر هەرچی کەسێک بیت لە ناو کۆمەڵە کەسێک تشتێک بلێتە کەسێک ئەوە پێی نەخۆش دەبیت تەبیعەتی توێڕەتریش لێ دەبیتن ئەوە پێم نسیحەتێکی باش نییە هەکەر ئامۆژگاری پێ بکەی بە تەنیا بین تەنیا ئامۆژگاریەکە پێ بکەی احتیاجیە پێت وایە ئامۆژگاریکردن دوو بە دوو پێکەوە دابنیشیت و پێکەوە کیاسێ بکری پێ بگوتری زۆر باشترە لەوەی کە لە نێو کۆمەڵگایبی لە نێو خەڵک لە نێو بازار لە هەر شوێنێکی بی ئامۆژگاری بکەیت بەڵێ هەکر بە تەنیا بین بە یعنی تو هاوڕێکت بیت یعنی ئامۆژگاری لە کۆبیتن بە تەنیا بن تەواو احتیاجیە بەڵام هەکە لە ناو کۆمەڵە کەسامیان لە کۆمەڵە برادەرەکان بی ئامۆژگاری پێ بکەی ئەوە تشتێکی باش نییە بەخێر بێ سەرچاوان ئامۆژگاریکردن وڵات تەبعان ئەگەر بێتن و دوو بە دوو بیت چاکترە بە جەماعیەوە شکاندنەوەی پێم وایە چکو
هەروەکو ئیمام شافعی دەڵێتن ئەگەر هاتووە ئامۆژگاریکردن لە ناو جەماعی بیتن ئەوە شکانەوەیە بۆ نمونە ئەگەر کەسێک ناو جەماعەتێکی على ئەساس نەسیحەتی دەکەی ناو جەماعەتێ ئەوە دەبێتە شکانەوە. باشە زۆر زیاتر بکرێت ئەگەر بتەوێت ئامۆژگاری کەسێک بێ بە تەنهابی زۆر باشترە لەوەی لە نێو میێوانەکە تاتی بێ یاخود لە نێو کۆڕ سمینارێک بێ لە دەحوەتێک بی لەگەڵ هەر کەسێکی بی کۆمەڵە خەڵک بێ لە ناو بازارە بێ خەڵک جێلەوە ئامۆژگاریکە پێ دوایە ئەو کەسە بەجێت دەکا پێ دوایە ئەو کەسە دڵی لێتگران نابێت. پێم وایە ئامۆژگاریکردن ئەگەر بە تەنیا بیت ئەوە احتیمالی هەیە بۆ نمونە بەگۆت بکاتن یعنی لێت وەرگریتن ئامۆژگاریەکەی بەس ئەگەر لە ناو جەماعەتێکی بیننا هەر دەبێتە ڕقوکینە هەر لە دڵی دەمینێتن ڕاست وەکو گەنجە هیچ جار هەبوو ئامۆژگاری کرابیت و ئامۆژگاری کەسانێکی کەت کردی بێت. طبعا ئەمە تقریبا الحەمدولله ئێستا ڕۆژانە ئامۆژگاری دەکەین بە جەماعی و هەر ئەگەر خەڵەتێکمانیشە بیتن ئەوە تاکلایەنەش یعنی یەکلایەنەش ئەوە ئامۆژگاریەکەمان زۆر جار کەس هەیە دڵی پێوە گران دەبێت لە دڵی دەمینێتەوە جاروات لاتیا طبعا ئەرێ وەڵاوەیە زۆر زار يعني وا دەزانی خەلەتی ئامۆژگاری لێ دەکرێتن احتیمالی ئەو وەختی زۆر توێڕەبی بەس لەگەر دەچی و ماڵ ینی فکر دەکەیەوە وا دەزانی ئەمە غەڵەتم ینی ئەو حەقا دەستخۆشی دەکەی لە دلێ خۆت بەس هەر لەوە نەفسی وەخت ڕاستی لێ دلت لی زۆر ڕێگرانە. زۆر جار هەیە باڵێن دایک و باوکان کاتێک میێوانێکیان دێت و کاتی خزم و کەس و کاریان دێتێتە زۆر جار دەبینی خۆ لە منداڵەکەی تووڕە دەکات و ئامۆژگاری فلانە کەسەوە نەکە ئەوها بکە ئەوها باشترە پێ دوایە ئامۆژگاریکردن لە کات لە ناو خێزاندا لە بەتایبەت لە نێو دایک و باوکانە لەگەڵ منداڵەکانیان خۆیان بەتەنها بکرێت بێت باشتر نییە لەوەی کە لە بەرچاوی کەسانی دیکە و لە بەرچاوی کەسانی دیکە ئامۆژگاری بکرێت. من پێم وایە لە ناو خێزان گەورەی خێزان ماوەمەوە ئامۆژگاری بکەتن بە جەماعی بە گەورە بە گچکە بە ژن بە زەڵام هەموو خێزانەکەی خۆی بی نەک خزم و کەس و کار و کەسەکانی میوانەکان هاتووی لە بەرچاوی میوانەکان بەرچاوی میوانەکان ئەگەر ئامۆژگاری بکاتن نەک سوکایەتی بکاتن ینی سوکایەتی بۆ منە غەڵەتیەکی بکاتن بیشکێنەوە ناو میوانان بەس ئەگەر بە ئەستوبێکی جوان حتا ئامۆژگاریش بکە ئەگەر بە ئەستوبەکەی جوان بیتن ئەوە لێ وەردەگریتن ئەگەر نا پێم وایە نا الحەمدولله ئێستا لە ماڵ ینی دو ڕۆژ جارێک سێ ڕۆژ جارێک بابم کۆبنەوەمان پێ دەکاتن هەمومان لەگەڵ یەک ئامۆژگاریمان دەکاتن ئەگەر یەکە یعنی کەم و کورتێکمان هەبیتن ئەوە ئامۆژگاریمان دەکات بەس بەس شخصی نالێت ئەتوو ئەو هەڵەیەت هەیە بە جەماعی دەلێتن هەموو تێبگەن و تەواو بەخۆی گرنگە ئامۆژگاری بەتەنها و لەگەڵێ بە شێوەژی گشتی وەکو زۆر دەڵێ مەڵان لەسەر مینبەردە ئامۆژگاری هەموو خەڵک دەکات وایە ئەگەر دەبیتێوێ ئامۆژگاری کەسێک بەتەنها بکە پێویستە بەتەنها لەگەڵی دابنیشیت و گفتوگۆی لەگەڵ بکە و ئامۆژگاری بکات. زین چۆنە ئەگەر ئامۆژگاری بە جەماعی هەندە جار دەکرێتن بەس هەندە جاریش بە تاکانە یعنی بە جەماعی شخصی نیە یعنی ئەتووی لە ئیلالا بەس ئەمن بۆ منانکەرنا و جەماعەتێکی مە غەڵەتیەکی دەکەم ئەمن یەکسەر نابی ئەو نەفەر بێتن بمشکێتەوە ناو جەماعەتێ دەبی کاکە وەرە بە ئەستوبێکی جوان بم باتە جەیەکی کاکاتۆ ئەو غەڵەتێت بۆ ئەو قسەت کرد دووجارێکی دیدا ئەو غەڵەتی نەکەیەوە. هەر بەخۆی تاکید و شتێوە دەبی نابینی دوو کەس بیت نەک ناو کۆمەلگابی و ڕاستاگە تۆ ناو کۆمەلگا کابرای ئامۆژگاری بکەی ئیمکان لە خۆی بشێتەوە شەرم لە خۆی بکاتەوە و دوای دەبتە ئەویدیکە بەردەوام پرسیاری پێکەن بەرادەرەکانی ئەویدیکە باشە چی کێشە بۆ ئەو ئامۆژگاریات پێ دەکرێت و لۆ ئامۆژگارت پێ دەکەن ئەوەیە زۆر زیاتر بینیرێ بامنێن خێزان بامنی کوڕە گەنجەکە تازە ئەو زەواجیان کردووە بامنی پیاوەکە گەنجەکە ئیژ ناکات لە نێو خەڵکە و لە نێو خزم و کەس و کارەکە دێن ئامۆژگاری گەنجەکەی دەکەن کاکە لۆی ئیژ ناکە بڕۆ ئیش بکەت و پیاوی فلانە شتە زۆر قسەی پێدەگوترێ باشە وا لە گەنجەکەی ناکات زیاتر تووڕە و شتیوا بکە ئیشەکەی خۆی نەکات و هەمیش کێشە و دروست کێشە و گرفتی لە نێو ماڵەکەی خێزانەکەی خۆی دروست بکە هیچ جار شتیوا هەبووەن زۆر شتێوا هەیە زۆر زان چۆن گەنجانی ئەو وەختە بەداخەوە یعنی بە ئامۆژگاری بابیشی قبول ناکات خۆی لە بابی گەورەتر ڕدەگریت دوو قسەی لەگە دەکەی دەلێ آخر دەورەکە وایە وەختەکە وایە ئەنگۆیش نازان ئەختیارەکان دەبێەوە بزانیت پێ دوایە جیلەکەی خراپبووە مامسە باڵ جیلی پێشتر وابوون ناجیلی پێشتر ناوە
زۆر فەرق بوو زۆر جایز بوو ژیلی پێشان دەتبین کابرا نەک ڕێز احترامی لە باب و داگ دەگرت احترامی لە دراوسی دەگرت احترامی لە میێوانی خۆی دەگرت احترامی لە پیاوی لە خۆی گەورەتر ئێستا نییە سانێ بەداخەوە دوو قسەی لەگەلەکەی مۆبایل تۆ دەرەکات سێ قسە لێرەکەی ناکاکە تو هیچ نازانی ئەو شتان هۆکارەکەی بۆ چ دەگەڕێتەوە پێ وایە ئەم کۆمەڵگایە و ئامێرەکانی پەیوەندیەکانە تەلەڤیزیۆنەکانە شاشەکانە وا لەو خەڵکی کردو بۆ زۆرە ڕەفتارکردن و جیاوازەیەکی زۆری هەبێت بالتأكيد ئەو شتە ئامێرەکان ئەوای لێ کرد و زوروفی ژیانش ئەوای لێ هات دەبینی کابرا پێشان زۆر کەس هەبوو تەلەڤیزیۆنی نەبوو لە ماڵ ئەو گرنگ تشتانە هینی خۆی هەیە کاریگاری هەیە لەسەر وەختە و لەسەر ڕێز و احتیرامات دەبینی کابرا منداڵە ئەمری 10 ساڵە لە بەرامبەر بابی مۆبایلی لەدەستە سێ لەگەلەکە بابی جوابی بابی ناداتەوە وەڵامی بابی ناداتەوە ئەوە هەمووی دەکات بەشتی ئەو ئامێران و بەداخۆیانی ئامێرەکان دانریا بۆ نەکبوو بۆ ڕێز نەگرتن لە باو لە دایک لە ماڵەوە سڵاو ماندوو لەبن سەرچاومرە عەزیزەمنی چ دەڵێ لەسەر ئامۆژگاریکردن ئامۆژگاری چ ئامۆژگاری لەو بکەم ئەمن حەف نەفەر لە ماڵی خۆم بێ مەعاش بێ ڕاتب بێ بە چ غەتێت دەتوانم چ ئامۆژگاری لەو بکەم دینارێکم لە ماڵی خۆم نییە ئەوێ ڕۆژێ ئەردم فرۆشتی لە بەقەینەی یعنی بەسمە خۆم بکوژم لە قارە باشە لو هات لێ هاتێ لو هات باب نما ئەو حەف نەفەرش بەس بە خوددان کەم ماڵ هەموو لەسەر تو هەموو لەسەر منە نەمە عاشەکە نەڕاتبەکەنێت شتەکە بەس شکل بە خوددان کەم هیچ ناکەیتەوە کائیش ئیشیان لە بووم شتیا ئەوە کە ناسیە واستە یاوێتن لە کە ناسی زیتن پێچە ناویتن خۆت بە دوایش گەڕاوی هەوڵ زۆر گەرامە ئەو لێرە دووە کە کوێن دەوێت دەکردیتەوە پس ماوەچی نەوی چ بکەم باشە کو ژیانی خۆتان بەڕێوە ژیانی خۆم وەڵا ئەو خوایەوە بەڕێوە دەباگەنا حالم هەر زۆر دەمر بووە خزم و کەس خەڵک یارمەتیتان دەن هەموو ئەگە بریکت هەبیتن فشەیە هەوڵ هەر کەس بە خۆیە وابێ من کا شۆر کا عەمە کا خزم یعنی هیوادارم هەزار گەنجی وچی من هەیە هێستا بێ ئیشە بێ خانووە بێ هیچ یعنی کو دەقەتێت دەقەتێ وە بۆ شکلەی ئەمە دەبینە دەوڵەت بەڵێ بینارانی خۆشەویست بەم جۆراتنە کۆتایی بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕاش ئەوی گوێبیستی بوون ئەمە ڕابوچوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەوەری ئامۆژگاریکردن سپاس ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامیرەمانم جەلال گۆران تا بەرنمەیەکی دیکە و تا بابەتێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ